بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لاڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئێوەی ئەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئازیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیاری ئەواکەین چۆن گرفتی کارەبا لە هەرێمی کوردستان چارەسەر دەکرێت. واتە ئەگەر جەنابەت تۆی بینەر و بیسەر لە ئێستەیە پۆستێکی گرنگی وەکو وەزارەتی کارەبایان بەڕێوەبەرێکی گشتی بوویتە لە دایرەی کارەبا، چۆن گرفتی کارەبا چارەسەر دەکرد؟ هەڵبەتە لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە، ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن، ڕاوسەرنجی خۆتان لەسەرم تەوەرە بخەنەڕوو. بەڕێزان، جاران کارەبای بەتایبەت سلێمانی لە دوو وێزگەی گرنگەوە دابین نەکرا، ئەوانیش دوکان و دەربەنیخان بوون بە پێیان وترا کەهڕوومایی، واتە بە شێوەیەکی بڵێن بە ئاو دابین ئەکرا، وەکو ئێستا نەبوو. ئێستا جیاوازە بەشێکی بەغاز دابین نەکرێ، بەشەکەی تریشی وەرحاصل بە سوتەمەنی و گاز و ئەوانە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کەرتە گرنگەی داوە بە ئەم سێکتەرە گرنگەی داوە بە کەرتی تایبەت. بابەتی کارەبا لە ئێستەیە خەڵکی زۆر بەدەستێەوە ئەناڵێنن. هەم کارەبا نییە، هەم سوتەمەنی نییە، هەم بە حساب جۆزەی زیرەک و پێوەری زیرەک و ئەوانە دانن بۆ هاوڵاتیان. سەرەتا بڕیار بوو 40 ئەمپێر بێت، دوای 40 ئەمپێرەکە بووە بە 30 ئەمپێر. 30 ئەمپێرەکە بەشی هاوڵاتیان ناکە. 2 ئامێری گرنگ لە ماڵەوە کە بۆ نمونە سپلێتێک و بۆیلەرێکە پێکەوە هەڵناسێ، ینی ئیسفادەی لێ ناکرێ و ئیش ناکە. هەموو ئەم گرفتانە دووچاری هاوڵاتیان بووەتەوە. هاوڵاتیان بەڕاستی لە قەیرانی حەقیقی کارەبادان. حکوومەتی هەرێم ئێستا توانێت کارەبا دابین بکە 24 ساعت بۆ هاوڵاتیان بەو وێزگانەی کە ئەسڵەن تا ئێستا ئیشیان نەکردووە. هەندێک وێزگە هەیە حکوومەت داوای لە کەرتی تایبەت کردووە، دروستی کردووە، بە نزیکەی 110 ملیۆن دۆلار تا ئێستا و وێزگانە هەر کاریان نەکردووە. وێزگەکان بۆ مەرجە و توانە کارەبا دابینەکەین ئەگەر هینمان بدەنێ، غازمان بدەنێ. بۆ نمونە غازمان بدەنێ، ئێمە لە مقابلی بڕەپارەیەک کارەبای 24 ساعت دابینەکەین، حکوومەت نەیتوانیوە ئەمەش بکە. بۆ معلوماتی جەنابتان، حکوومەتی عێراق ئێستا کارەبا لێرەوە ئەبا بۆ مووسڵ و کەرکووک لە هەرێمی کوردستانەوە، بە تایبەت لە وێزگەیەک لە بازیان کارەبا ئەنێرێت بۆ کەرکووک و مووسڵ و ئەو مەنتیقانەی دەوروبەری. بۆچی حکوومەتی هەرێم ناتوانێت کارەبا بۆ ناوخۆی هەرێمی کوردستان دابین بکە؟ ئەمە پرسیارێکی گرنگ و جەوهەریە، لە ڕێگەی ئێوە وەڵامەکەی بەردەستەخەین. دوای ئەوەی کە هەندێک لەو کۆمنتانە خوێنینەوە، ئەو بەڕێزانی بەشدار بوون لەگەڵمان. کاک محەممەد هیواڵە کارەبای نیشتیمانی بازرگانی پێواکرێ، هەرگیز لە پێناوی بەرژەوەندی هاوڵاتیان نابێ. نامیق عەلی ئەڵێ تا خاوەنی ئەم بەرپرسە بازرگانانە بین، هەرگیز چاوەڕوانی چاکبوونی کارەبا مەکەن. حسێن کەمال ئەڵێ نان بۆ نانەوە، گۆشت بۆ قەساب، ئەگەر وەزیری کارەبا بگۆڕدرێت باش دەبێت. مەریوان تۆفیق ئەڵێ ئەم سانسۆرەی لەسەر ماڵە هەژارەکاندا لەسەر ماڵە هەژار و کەم درامەتەکانن، با بخرێتە سەر باڵەخانە و ڤێلا و کارگە و کۆمپانیا و باخی مەسئولەکان، کارەبا چارەسەر دەبێت. ستار غەفور ئەڵێ بە هەڵوەشانەوەی حکوومەتی هەرێم هەموو کێشەکان چارەسەر دەبێت. تالیب مەحموود ئەڵێ بەلابردنی ئەم زاڵم مستەمکارانە زۆربەی کێشەکان باش دەبێت. باوکی داهێن ئەڵێ کارەبای نیشتیمانی لە 30 ئەمپێرەوە بکرێتە 3 ئەمپێر، ئەو کاتەش هەر کێشەی کارەبا چاک نابێت. مەسعود کەریم ئەڵێ بە خۆپیشاندان و ناڕەزایی دەربڕین دژی ئەم حکوومەتە ستەمکارە کێشەکان چارەسەرە بێ. محەممەد جاف ئەڵێ ئەو کاتە باش دەبێت ئەم حکوومەت و دەسەڵاتە لا ببرێت. کارزان بورهان ئەڵێ حکوومەت خۆی مەبەستی نییە چارەسەری بکە. شۆڕژەیوب بەڵێ خەتای خەڵک خۆیەتی بە هەموو شتێک ڕازیە. سیروان حسێن ئەڵێ دەسەڵات لە هەرێم ئەزانن خەڵک بێ هەڵوێستە، بۆیە ئاوامان بەسەر دەهێنن. کازم شۆڕژ ئەڵێ بە سپۆنسەری حکوومەتی هەرێم کێشە و گرفتەکان هەر بەردەوام دەبێت. ئاواد عەلیش ئەڵێ بەداخەوە بەرپرسانی هەرێم لە وەتەی هەن بەڵێنی ناڕاست بە هاوڵاتیانەدەن. ئەچمە لای یەکەم پەیوەندی. بەڵێ هانا لە کۆیە. هانا خان، السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. أسكاد محمود تندرستي. چۆنی هانا خان؟ ئێوە باشن، تەندروستیتان سوپاس دەکەم. باشن الحمد لله. یاخۆ باش بن. یاخۆ باش بن. فەرموو. تۆ دەڵێی کارەبا شێشەی کارەبا لە هەرێمی کوردستان چارەسەر دەبێت.
ئەمن پێ دەڵێم کێشەی کارەبا چارەسەر نابێ هەتا ئەم دوو بنەماڵەیە لەسەر حکم بن. ئەم دوو بنەماڵەیە بۆ یعنی ئەمان چیان کردووە؟ ئەمانە تەنیا لە بەرژەوەندی خۆیاندان هیچ شتێک بۆ هاوڵات ناکەن کەمانە حکومەت نین. حکومەت ناژبێ هیچ کەسێک پێیان بڵێ حکومەت چونکە حکومەت خدمەت هاوڵاتیانی ئەکا شتی باشانی بەرەو پێشچوون ئەبێ بۆ هاوڵاتەکانی بەڵام ئەمانە هیچ شتێک ناکەن بۆ هاوڵاتەکانی ڕۆژ بەڕۆژ خەیران بەسەر خەڵکیدا دێنن یعنی هیچ شتێک نەماوە پارەی لەسەر قەرار ڕێگاکاندا پارەی ئەوە وەرگرن ئەنی ئەم کەسێک ئەم پارەیە بدا فقط چیبا پێ هەڵدەن باشترە یعنی ئەگەر ئەو پارەیە بدا یعنی وەرە تۆ لە وڵات خۆت ئەو خاکانە فرۆشتووە هەموویان بەکرێداوە بۆ سوشتیان فرۆشتووە بە ئێرانە بە هەرم شوێنەکانی پێویست ئەمانە لە هەڵبژاردندا پڵانێت بۆ پشتیان بشکێن بەخۆ ئەمانە بەس هەڵبژاردن لەمانە کۆتایان پێدێ ئەڵڵا خەڵک لە هەڵبژاردنی ئەم پەڕلەمانەی کە هەڵبژاردنی کە دادێ ئەڵڵا خەڵک خۆیدا بچێتەوە پشتی ئەم بنەماڵەیە بشکێنێ داواشانەی دەکەم هیچ کە پێیان نەڵێن حکومەت بۆ لێ دەکەم حکومەت نییە ئەمانە حکومەت نین ناش بێت پێیان بڵێن حکومەت کاری مەحموود دەست خۆش خۆشین بۆ تۆ زۆر سپاس هاناخان ڕێزمان هەیە دەستان خۆش بێ بۆ پەیوەندێکە دەچمە لای کاک محەممەد لە قەڵات زێەوە. کاکە ژیانم کاتت باش هەموو کاتت باش کاک محەممەد قوربانت بەم سوپاست دەکەم. جانی منی لە خزمەتین کاک محەممەد جان. بەڕێزی وەڵای جا کاکە ژیانە من داواکەم لە وڵاتە دراوسەیەکان هەیە. بەڵێ داوا بە تایبەتی لە قاهانی دەکەمە گەوڕێگا و بانەی شاری قەڵازێمان تۆزێ بۆ چاکە بەڕاستی هەمووی وەک چێشتی مزیێوری لێ هاتووە هەمووی هەڵتەشیوە هەروە بێتەوە بۆ کارە باش داوا لە بەریتانیاکەین لەبەرەوەی کاتی خۆی قەڵازێ خەریتەی قەڵازێ مهندیسەکەی بەریتانی بۆ ئەو دایمەزراندووە بەڵام بەدەست ئەو حکومەتە ڕیشوایەوە هەلا بۆ تا هیچی بۆ نەکردووە. بۆچی داوا لە ئەوان دەکەی کاک محەممەد؟ وەڵی ئێمە بە دەردی کوردەکە دەڵێ سەرسنوورین کەس نازانی سەر بە شوێین بە قورئان یعنی زۆر سەیرە حکومەتی هەرێم ئاوڕ نوێ ناداتەوە زۆ هەتا ئەو دقەی ئایدی زۆنی سەوز بووین بەڵام زۆنی سەوز وردە بەرەو نەمان دەڕوە. بەڵێ لەبەر ئەوە داوا لە وڵاتانە دەکەین هەتا ئێستا کاک مەحموود جان کەس سەردانی قەڵازێشی نەکردووە یعنی تۆ سیر کە هەر بەرەو دواش دەڕوە وێنە یاریە کرا یاری دوو گۆڵی لە ڕانێ و قەڵازێ بڕوات بوو هەچی شۆفڵی مواتەرخستنێ بوو کامیڕەوانەکان سو بوونە ناو کەسکەکەی هەر حیای قەڵازێشیان بن. بەڵێ یعنی وەکو ئەوە وایە ساعەکە پڕی ئاو بێ لاپاو هەستا بێ بوونە ناو کەسکە شۆفڵی. دەستەکانت خۆش بێ کاک محەممەد لە قەڵات زێەوە زۆر سپاس سپاس بۆ تۆش خوا لەگەڵ مام جەوهەر لە کۆیەوە وەرەگرم. قسە دەکەم کاک مەحموود ڕێگەم لێ مەگرە فەرموو. ئێستا لە کۆیە کارەبانیە بەڵێ نەمۆلیدا ناوی دیکە دەڵێن باڵای سپەگم بۆ چییە گڕیستوری بۆ کردم بێ شەق و لێدان و لە زیندانەکە سەدامی بێ ئازاری کوردان تاکوکەی بۆ ئازادی مەیسەر نەبێ ئازادی سیمای کوردانە دڵەکانما گوشاد دەبێ کۆیلایەتیشم بۆ چییە سەردەنیشتی میلەتم بێ تاکەی کۆیلایەتی کوردان کاری دوژمن دووبارە بێ وەرەسەی کورسیشم ناوێ و منداڵەکەت ئەنتەرم بێ شێوەی تۆ سێرم بکە هەژێر دەستی دروست من بێ تاکەی دزینی ماڵی پر ئەم چاوە بە خۆڵ فێر دەبێ سوانی کوردان کوا لەکوێیە کە ئاگای لە میلەت نەبێ لەبڕۆ بارکات تا زووە کوردستان ڕزگاری دەبێ بێنی سوانی کوردان شێوەی خاندی ماندی لا بێ ئەویش حەمەدی مەهدیە کە محەممەدە بۆ کورد دەبێ من بەشتەکی بەسوود کۆتایی پێدێنم تەبات بدە ماڵی تاالبانی بازدانی بە ئاسانی خۆیان دۆڕادێ و کوردستانیان دۆڕادێ و تەسلیم بە تورک و عەدەمیان کردێ ئەگەر سەرکردەکی بەغیرەت هەیە لە کوردستان بابێتە سەر خەت و بە هەزاران چەکداری لەگەرە باخۆ با قوتارکەین لەنا بازولکی ژنان لەبەرکەین هیچی کە باسی هیچ چی نەکەین با پێت برێم مەسەلە سەرۆک کۆمارینە مەسەلە هیچ نییە 4 پارێزگار 5 پارێزگایان جیاواز کردیتەوە لە پێناوی هالێکردنی میلەتی کورد هیچ کە لە گۆرانێ دکتۆر بەرهەم چێ ئەوی دیکە چێ ئەوی دیکە چێە شیعە سەری خۆی دەکا سنە سەری خۆی دەکا بەڵام کورد دۆڕاندی لە دوای نەوەتیەکەوە دۆڕاندی
چ بکەین باشە ئەگە سەرکردەکانی کو دووبارەی دەکەم ئەگە خیرەتیان هەیە لێنە سەر سەقام و باشکرا بەچەکەوە بە دەردی جیبارا دەرێ ئەگەر خۆ پێشادار کرد دەوی بەچکەوە بیکەیت ئەگە پێتان دەکرێ بیکەن ئەگە پێتان ناکرێت جچیشدان لەبەرکە مەسجد بازاری خۆی فرۆشتە بە تورێک بە ئاقتی 50 ساڵە ئەوەی خۆی دەستت خۆش بێ کاکەم بەبێ ناوهێنان بەبێ ناوهێنان زۆر سپاس مام جەوهەر سپاس بۆ پەیوەندێکت دەست و چاوت خۆش بێ سپاس بۆ پەیوەندێکت جارێکی تر تکا ئەەکەم بە تا ئەندازەیەک تەشیر و ناوزڕاندنی تیانە بێ هەروەها هێرش نەکەینە سەر هیچ کەسێک ئێمە باز لە گرفتێکەکەین کە بەجددی گرفتی هاوڵاتیانە باز دەواکەین چۆن گرفتی کارەبا چارەسەر بکەین و ئەو کەسانە چێن کە بەرپرسن لە دۆخی ناجێگیر و ناهەمواری کارەبا قسە لەسەر ئەماکەین بۆی بەلاڕێیان نەیبێن قسەکان ئەچمە لای کاک محەممەد لە هەولێرەوە کاک محەممەد فەرموو کاک محەممەد باش کاک محەممەد سپاسە دەکەم دەستخۆشی بەرداوەکە لێ دەکەم مەمنونم زۆر سپاس کاکە گرفتی کارەبا لە هەرێمی کوردستان چارەسەر دەبێ یەکەمیشت بەرمیلی نەفت هەرزان بەڵێ ئەوە کارەبا چارەسەر دەبی ئەگە ناو کێشێ چارەسەر نەبێت چارەسەر ناوی باشە بە ڕێزەکەم دەبێت چه هەرزان بێ دەبی گاز هەرزانوێکی گاز هەرزان بوو مۆری دەست نرخی کەم دەبتەوە زیاتر پێ دەکاوە چارەسەرەکە دروست چارەسەکە دەبی بەڵام هەتا نەفتاها گرانبی و گاز گرانبی چاوەڕێمەوکە کارەبا لە وڵاتی بە حەیاتی هەتا ئەو ڕۆژەی دەمری کاک محەممەد ئەو کێشە و مێشەیە هەر بەردەوام دەبی کاک محەممەد ئەخە بۆ 4,000 دێ کارەبای بۆ لیدەی هەر ئەوینەیبی بڵێ دەزانی ئەوە وەکو زانیاریەک پێ دەدەم دەزانی پێش ئەوەی گاز گران بێ ببێ بە 750 دینار لیترێک بە 500 دینار بوو حکوومەت بە 1000 لێمە پەیوەندەکەی داخراوەکە محەممەد سپاس بۆ پەیوەندەکەت لیترێک بە 500 دینار بوو حکوومەت بە 1100 دیناری وەرەگرت بۆ ئەوەی کارەبای پێدابین بکە یعنی ئەوەش قەیرانێکی تر بوو ئەوەش بڵین کۆمەڵێک ڕەنگە بە قسەی هاوڵاتیان کۆمەڵک بازرگان و خەڵکی تری لە پشتەوە بوو بێ بۆیە نایەنەوە دۆخی کارەبا بەرەو چارەسەر بچێ ئەچمە لای کاک بەختیار لە شاری سلێمانیەوە باشی قوربان باشی کاک بەختیاریان سپاس دەکەم ئێمە کێشەمان زۆرە هەر کارەبانیە بەس پێم وانە هیچ شتێکتە لە وڵاتی ئێمە چارەسەر بکرێت بەڵێ بۆ لەبەرەوەی کەس نییە بەڕاستکاری ئەم کەسە زاڵمانە بکارەوە کاتەوە ئەوانشی کە خەڵک دەنگی پێداون بێدەنگ و کڕ و ماتن نازانم ئێمە پەرلەمانمانەیە پەرلەمانتارمانەیە معارەزەمان هیچمان نییە هیچمانەیە کاک بەختیار سەوتە دوور کەوتەوە بەڵێ ئەم پێڕی کارەبات بۆکە بەستی بۆ دەکا بەبیت یعنی کەس نییە قسە بکات تێ ناگەی یعنی من نازانم لە وڵاتی ئێمە لە چ وڵاتێکگاشین ئەحمەد جان ئێمە نە ئۆپۆسیۆنمان ئۆپۆسیۆنە نە پەرلەمانتارمان پەرلەمانتارە باواز لەم دوو حیزبە بێنین تاکەی بڵێن چێ دزە و چێ خاینە و چێ نەودەفرۆشە و چێگا ئەبێ بزانین چێ چارەسەری پێکێ کەس نییە ئێمە قسەی بەلاشەکەین یەکەی برا بە ڕێزەکەم فەرموو پەرلەمانتارەکان دوو مانگە پەرلەمان کۆ نەبووەوە قسەیە بکات ئێدە فەرموو پێشمانکەوە کاکە پێشم پەردەگایم حکوومەتە کرا معنای تیا ئەم پێڕێکارە بە 15,000 دینار فەرمیلێنەوە لە کۆڵانێکدا بەشراوە بە 55,000 لە کۆڵانێکا بە 90,000 سەلامی نقەیەکی لێوە نایەت پەرلەمان ئەپا بە منی هاوڵاتی چی بکەم فەرموو کاک ئەحمەد تۆ لە منە پرسی کارەبا چۆن چارەسەرەکە من چیت پێ بڵێم پەرلەمانتارم کاکە من ئەرکی خۆم بەچێ ناوە تەنگ پێ یاومە بۆ پیشاندان بێ کردومە ئەی فەرموو پەرلەمانتارەکانی ئێوە ئەوانەی دەچیەکەن هەر قسە ئەکەن برا بە ڕێزەکەم وەڵی قسە تامی نەماوە لە وڵاتیە یعنی ئێمە خۆمان ناوەتە دەست قەدەریەوەش یعنی بەڕاستی حەقا حیزبەکەتان ئەوانەی کە لە سوادەوتان هاوشانی ئێوەن لە پەرلەمانێکی وەڵی عیبێ باسی پەرلەمان بکەی بە قورئان شەرم و شوورەیە باسی بکەی ئەو کەسێکی کە خۆی بە پەرلەمانتارە زانێ شەرمە بڵێ من پەرلەمانتارم من قسە بکە
وەرە یەقەی مەسوولەکان کرا با بە یەقەی سەرۆکی پەرلەمان کرا سەرۆکی حکومەت کرا برا بەڕێزەکەم وەڵا شەهیدی ئەگەر لەسەر مافی خەڵک بێتە جواب ئەمە کەی قسێتەوە بەم بڵێت کارە با چۆن چارەسەرەکە توای 30 ساڵ ئەی بۆ بە سەرۆکەکەی خۆت ناڵێت تۆ مەحارەزەیت و خەڵکت ناوە هێناوەتە سەر چادە و خەڵکت بۆ نمونە خسۆتە پەرلەمان و ئەرکەکەی پێ بڵێت چی کردووە وەک من قسەکە دەبا چوارت لە بخوا چوار خوا کاکە لەسەر مافی خەڵک ئێوە بپرسن ئێوە لە من بپرسە بۆ دەگەکانتان کەمی کردووە وەک من قسەکەی برا بەڕێزەکەم دەست خۆش بۆ جەناب سوپاس دەست خۆش کاک بەختیار باوکی عەبدوڵڵا لە هەولێرەوە السلام عليكم ورحمة الله وبركاته. عليك السلام ورحمة الله باوکی عەبدوڵڵا لخوای گەورە کارم خوای پەروەردگار موفقتان کات و بەردەوامتان کار لەو بەرنامە چۆنانە خوای گەورە سەرکەوتوی و دڵنیاتان کە ئامین ئەجمەعین یا رب زۆر سوپاس باوکی عەبدوڵڵا وڵای کاک محەممەد جان ئەوانەیە کە پەیوەندی دەکەن پێویستە بەڕاستی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بیری خۆمان بینەوە کە دەفەرمێ سیباب مسلم و فسوق وقتال و کوفر بەڵێ زوندان بە مسلمان بەڕاستی پێ فاسق دەبێ و شەڕش لەگەڵ کە پێ کوفرە هەنێەوە دیارە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ قسەی من و تو هیچ کەس نییە بەتاکید پێغەمبەر خوای پەروەردگار دەفەرمێ کە قورئان ڕێگا ڕاستی هەموو کەسێکە کە خۆی بەشێکەوتی پێغەمبەری خوا داژنێ صلی الله علیه وسلم خوای پەروەردگار دەفەرمێتن إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم ئەساگەر بێت ئێمە کەسانێک پشتگیری یاخۆ دیفاع لە کەسانێک بکەین کەوا دژاتی بەرنامەی خوای پەروەردگار دەکەن چاوەڕێ چی لێ دەکەین یعنی چاوەڕێی دەکەن لە وڵاتی دابنیشی چاوەڕێی دەکەی کەوا ماڵت گەرم بیتن چاوەڕێی دەکەی کەوا لە خۆشی دابێ بەڕاستیەوەی بەچای خود نادێنێ کەسێک کە لە دنیای حەمەل و کردەوەی خراپ کە ئایا لە ناو گۆڕ چاوەڕێی دەکاتێک گۆڕەکەی لۆ ڕاک بیتن بەتاکرد نەخێر لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمووی ڕوون کردەوە حەمەل و کردەوەی چاک بکە گۆڕەکەت ڕووناک دەبیتن عمل و کردەوەی خراپ بکە گۆڕەکەت تاریک دەبیتن ئەمەش بەڕاستی پشتگیری کەسانێکمان کردیە پشتگیری کەسانێکیش دەکەین کەوا دوور لە بەرنامەی خوا بەڕاستی یعنی حەز بەوەی ناکەن کەوا ئینسان لە مەدەستیان بەڕاستی وەکو ئاژەڵ حساب لۆ ژەدەستەکانی خۆیان دەکە بەڕاستی دەستەکانت خۆش بێ یعنی دەستەکان بە چارەسەر بێتن خوای پەروەردگار لۆ ماسارکەوە بەسەر خۆمان دابێنەوە تەوبەی نەسا بکەینەوەی دوعاکانمان قبول بی خوای گەورە هیدایەتیان بداتن خوای گەورە ئیسلاحیان بکاتن لۆی ئەوە ساعت کۆتای پێ دەکەن ئامین یا رب ئینشاءالله دەستەکانت خۆش بێ زۆر سپاس باوکی عەبدوڵڵا لە هەولێرەوە خوا خێر بنووسێ یا ڕەبی بەڕێزان ئەمە بیرتان بخەمەوە کە بەرنامەکەمان ڕاستەوخۆ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە واڵی پەیامەوە هەتا لە لاپەڕی کەناڵی ئاسمانی پەیامەوە گوازرێتەوە بۆ ئێوەی بەڕێز بۆ خۆشەویستانەی لە تەلەڤیزیۆنەوە ناتوانن بینەرمان بن لەوێەوە لە خزمەتیانای چمە لای پەیوەندیەکی تر لە هەولێرەوە کاک بەختیار لە هەولێر بەڵێ کاک بەختیار کاک بەختیار داخراوەتەوە پەیوەندەکەی بەداخەوە خۆشەویستان ئەو بەڕێزانەی ئێستا بینەرمانن کاک هاوڕێ سپاس بۆ کۆمنتەکەت تۆش بژی عەبدوڵڵا هەرچیەڵێ ئەگەر بگەڕێنەوە بۆ هەشتاکان بۆ قوربەسەری ئەم میلەتە بەدەست کەسانی خوانەناس و بێویژدان ئەگەر نا لە نەوەتەکان تۆزت تێکەڵە کۆمنتەکەی ببورن کاک ئاسۆ لە سلێمانی کاک حاجی سڵاوی خوای گەورە لە جەناب و تەواوی کارمەندانی تەلەڤیزیۆنی پێ سڵاوی خوا لە جەنابێت کاک ئاسۆ گیان زۆر سپاس تاوت ماچەکەم وڵا پێشەوەی هیچ شتێک بڵێم با کۆمنتە لەسەر قسەی و برای بڵێم دەبوو تۆ بدوتای بەزڵا من بیرم پەی ناکەم من بۆم نییە من بۆم نییە ناڵم حاجی جان تەنها ناڵێم بەڵێم پەرلەمانتارەکانی و بازیاندا و سۆران عومەریش بەبەر چاوی هەموو کوردستانیانەوە دیار بوو ئەو وەکو جوابدانەیە تۆ ڕەنگە وەکو دیفاعی لە کۆمەڵی ئیسلامی نەدیست پێ قسە بکەیت بەس من کۆمەڵی ئیسلامی نیمە و قسەیەکەم دەست خۆش بێ سپاس بۆ وجدانی زیندوت جا لەگەڵەوەی کاک حاجی جان بۆ خۆت دەزانیم وڵاتی ئێمە دوو کۆمپانیای سەرەکی لە وڵاتەیە ئەم هەرێمە بەڕێوە بن بەڵێ حکومەت نییە پەرلەمان نییە هیچ بوونێکی نزارێت پەرلەمان وەڵڵا شتی وا هەر نەبووە و حەزەکەی سەخۆ بە باو باپیرامان بڵێ شتی وا ئەوەی نیاندیوە بەڵام لە 91 من بۆ خۆم بەفکرم دێت لە 2000ەوە با بڵێن کە ئیتر ئەوە هەموویمان بەفکر شتی وا نەبووە پەرلەمانی وا خەوتوو
سەرۆکایەتیشی وا داماو نەبووە هیچ شتێکی وا نەبووە هیچ دەسەڵاتیشیان نییە خۆشبەختانە میلەتەکەی ئێمەش ئەوەنە داماوە ئەو بە دوو کەریمە قسە هەڵەخەڵەتی ئێستا سەرۆکی جوڵانەوەیەک هاتووە دەخاڵی هێناوە ئەڵێ من ئەم دەخاڵە ئەگەر بە مەرز دانێم کاکە بۆت ناکەن ئەمە قسە هەر نییە و 30 ساڵە تۆ تەپڵە تۆوا بخۆ تەلەڤیزیۆنەکەی تۆ باسەکە لە 30 ساڵە هیچ بۆ هاوڵاتی ناکات تۆ تێت دەخاڵ لە بودەی حەسێکە بۆ تکان نایکە ئەمە چییە خەڵکی لە ئافرین پێی داماوی ئێمەکە ئێمەی هاوڵات دەندە ئەڵێن ئافرین کاک حاجی دەستی خۆش ئێمە لە پێناو میلەتایە ئەگەر لە پێناو میلەتایە ببورن بام پیاوە نیسابی قانونی بۆ پەرلەمانی عێراق تەواو نەکان نەچێتە ژرۆ کاندیدەکەشی بکشێنێتەوە یەخۆ کاندیدەکەی و دەرناچێت ئەگەر ئەم دەخاڵە ڕازبوویە لەگەڵ میلەتەیە ئەڵێ من بۆ میلەتما دوو ڕۆژ پێشەوە بڵێ بنەوە شانیشمەوە و ناشتمە هۆڵی پەرلەمانەوە تۆ چی دەنگ نیسابی قانونی تەواوەکەی بۆی کاندیدەکەیوان دەرچێ خەڵکی داماوی ئێمە ئەمە ئەمە بۆ میلەتێتی ئەمە واکە ئەمە لە پێناوی خەڵکایەتی خۆ یعنی سەی داماویمانکە خەڵک ناڵێ کاکە گیان تۆ وەرە تۆ پارەکەی وەرنەگرتووە پارەی ئەم دەنگەی خۆت وەرنەگرتووە ئەو هاوپەیمانی پێستانێناوە هەموو پارەکەیتان بۆ واسڵ نەکراوە تۆ چی نیسابی قانونی بۆ تەواوکەی کاندیدەکە دەرەچێت دوایڵی ببورن من کاندیدەکەی من دەرنەچوو خولی دووەم جەلسەی دووەم ناچێتەوە ژوورۆڵی لەبەرەی دەرەچێت تازە نیسابی قانونی بۆ تەواوکەی تۆ وەرە بۆ پێش دوو ڕۆژ پێش هەڵبژاردنی سەرۆکۆمار بڵێ ئەوە من ناچم بەس لە بەغابین ناچی لە هۆڵی پەرلەمانە مزایدە بەسە بەسەر خەڵکە خەڵکی داماوی ئێمەش هەڵێ ئای ئەوە بۆیەتی ئەوە بۆیەتی ئەوە بۆیەتی کاکە حکومەتێک هەبوو لە 2012 و 2013 ئینەکەی بەرەم ساڵح بوو بەرژیانی باپیریشمان بیلەتی کودەوە خۆشڕای نەبواردووە کوتامان سلفەی عقارە بوو سلفەی زەوازە بوو قەرزە بوو دەرماڵی خوێندکارە بوو چی بڵێ نەبوو کات حاجی وەڕاستە جریشیان نەکرد بەڵام بە ساقە و بم لە سلێمانیە لە بەردەچی سەراوە بووچەکەمان وەرەگرت 6 ڕۆژ خۆپشاندانمان کرد ئێستا خەڵک لە دوای هەفتەی شوباتەوە 1 ساعت پێ بۆ بەردەم بزوتنەوەی گۆڕان بڵێ ئەم هەموو خۆپشاندانە کراوە لە دوای هەفتەی شوباتەوە 1 ساعت خەڵک تۆ چوە گردەکە بڵێ ئەرە ئێوە بواتان لە میلەتە کرد بۆ خەڵکتان خۆتان فرۆش بە پارتی چێتی و بۆ ئاشتان لە میلەتە داماوە کرد سەی داماوی ئێمەکە ئێمە هەرەبێ کەسێک کە دەرچوو چۆپی کاکەوە دنیای پارێ کارەبا قەرزارە حکومەت لێی وەرناگرێت بۆچی لێی وەرناگرێت خەڵکی دای حکومەت لێ پشتێوی لەگەڵان ناکەن ئەداڵێ بەوەرە بخۆن بە چەرخوفەنە هۆی گرەوە ئێ باشە کاکە یعنی خەڵک فکرێک ناکاتەوە داماوی خەڵک ئێمە سەرۆکی فراکسیۆنەکان چییە منم ئەوە یار خۆیان نین بەڵێ کاگاسۆ دەست خۆش سپاس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت باوکی محەممەد لە ڕانی وەرەگرم کاک محمود جان ئەو کاتت باش هەموو کاتت باش باوکی محەممەد زۆر سپاس زۆر سپاس زۆر جنابی شێر وەڵی کاکە محمود بە تەسەوڕی من بە یەک خاڵی زۆر سوک و هاسان گرفتی کارەبای هەرێم چارەسەر دەبی 1000 دیناری تەبعیشی پێ تەکلیف ناکاتن دەزانی بەچی کاکە محمود جان بەڵێ وەرە کارەبای هەرچی بەرپرسە لە هەرێمی کوردستان بیکە بە پێوەری زیرەک بیکە بە ئەمپێر وەکو هاوڵاتی بزانە بە یەک هەفتە هەرچی بەرپرسە قارەی لێ دەکەوی یان نا بزانە کارەبای چارەکەن یان نا بەڵام برایەکەی هەرچی بەرپرسە لە هەرێمی کوردستان من لە دوای یەکی شەوە کارەبان نییە بڕۆ سەیری ماڵە بەرپرسەکان کە بەرپرس هەیە لە شاری هەولێرێ کاکە محمود بە قەدەری 1 گەڕەشی شاری هەولێرێ کارەبای وەسووە ئێستاکە بەچ ساویتم بەچ ساویتم نازانم هەندێک شت هەیە خەڵکی هەرێمی کوردستان قەوان لی دەدەینەوە کاکە محمود جان هەتاکەی ئەمە لەسەر ئەو قەوانە بەردەوام بین شتی بەکەڵت بە ئیستیفادا شتێک بڵێن ئیستیفادەی هەبی لە بۆمان یعنی من زۆر جار قسەم گوتووە هەندێک خەڵکی تاسەلێس هەیە لە پەنای هەندێک قسەوە دەیەوێ درز بخاتە نێوان هێزەکانی ئۆپۆزیسیۆنەوە من لەگەر ئەوە دانیم بە هیچ شێوەیە ئەو حکوومەتە ئەوەندە
کێشە و مەشاکیلی هەیە خەڵک بابەتی ملی حکوومەت بگری کاکە خۆکارەبا لە بندستی یەکگرتو و کۆمەڵ و نەوەی نوێ و ئەوانە نییە ینی بابەتی کارەبایە چی دەچێتە سەر ئەو بابەتانەوە کاک مەحموود گیان لەگەڵ ڕێزم لۆ هەندێک ئەندام پەرلەمانی ئۆپۆزیسیۆن خەڵک گرەی لە ئەندام پەرلەمانەکان دەکاتن لەگەڵ ڕێزم لۆ هەندێک ئەندام پەرلەمانەکانی ئۆپۆزیسیۆن کاکە ئەندام پەرلەمان لە هەرێمی کوردستان ڕقم یەک کۆیلەی حیزبن ئەوانە مستحیلە حیزب برێ ماز ڕەشە ئەو نابی برێ بۆریشە برێ ڕەشە کاکە خەڵکانی ناو پەرلەمان ئومێدتان پێیان نەبیتن ئەو میلەتش هەتا ئەوها بێدەنگ بی هەتا ئەوها بێ هەڵوێز بی و ئۆپۆزیسیۆنیش هەتا ئەوها سارد و سڕ بی و لە دوونانەکی بگەڕێ لە دوو چەند کورسێکی بگەڕێ و غارەغار و ڕاوەڕای و دوو چەند کورسێکی بیتن باوەڕم پێ بکە کاکە مەحموود هەر ئەوە وەزعمانە لەوەی زیاتر چاوەڕە هیچی دیکە نەکەن لەوەی باشتر ناوی زۆر سپاس بۆ جەنابەت دەست خۆش باوکی محەممەد زۆر سپاس بەڕێزان لە فەیسبووکەوە پەری دەریا ئەڵێ ئاخ هەڵبژاردنەکان لە کێندەری پێویستمان بە هەڵبژاردنێکە لە وەرزی سەرماوسۆڵە ڕازە جەمال ئەڵێ من دەڵێم با کارەبا بکرێت بە 24 ئەمپێر و 24 ساعت هەبێت ئامێرەکانمان بەسەرە هەڵەکەین ئەرکیش ناکەوێتە سەر محەویلەکان ئەگەر 3 ساعت هەبێ هەموو شتەکان بە یەکجار هەڵ ئەەکەین و زەختێکی زۆرەکەوێتە سەر تاوەرەکانی کارەبا. دیلان ئاراس ئەڵێ کەس کارەبا بەکار نەهێنێ چارەسەر دەبێت. سەلام محەممەد سڵاوەکە سڵاوی خوا لە جەنابەت. کاک ئیسا خەیاتیش هەر سڵاوەکە سڵاوی خوا لە تۆی بەڕێز کاک ئیسا دەستان خۆش بێخوا. بەڕێزان بەردەوامی لەگەڵتان هەڵبەتە لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئەسمانی پەیام هەیە توانن پەیوەندیمان پێ بکەن. کاک ئەمین لە سەیسایە قەوەرەگرم. كان محمود السلام عليكم. عليك السلام ورحمة الله كاغا ميجان. السلام عليكم. والله كان محمود بيتي ام بوزيشن وكمارا بما هو باشني كهرباء يعني ام شغل لو سلام بوزيشن واحد بيا من كهرباء شاكا بي اما يعني بلين ايه بلا خالد جرينغان كيسا كوشري بوغا براسي من لا امانه دم شغال دو خرب اوتم شروج كهرباء ايش نبيني اما انا في معايا الرحم والغزيان بو امرانه هي لبانا سوتين كعباب اشاحه كان يعني خضره ايش كيس اشاحه يعني براسي يعني براسي كهرباء اشتيك نفس ارجاء جيان ابو انا سواي من هذا ما كوكب وهاتون يعني براسي اخوان طبعا واعي كان بجو ساعات وجاري حيلاف وهم شيء فريه يعني براسي كابراك بياك صوصر مري بشنو حسابي بو امام معرض ابيها بالورطه وتجعل الاشاره انا حسابه وقال كان بو كهرباء بو سدمني بو جيان بو حمو خدمه جزائر كان بو تندرسي بو حمو شيء حاول حسابي بو كان امين يدير براسي كان سيدي جيني ام قلت كان كاي لمراتك ما حيت كان سيدي جيني الا هو بلا معجزه الهي نبيان بقرا كان كروبا هنا اشتكي ديجي يعني اما البشر دخل كان كريو يعني هو بشر خلق على باش يقولنا ما عادش يباشي بكره كشيني بەڵێ کاگەمین زۆر سپاس دەستی تۆش خۆش بێ خوا سپاس بۆ پەیوەندێکت. ئەچمە لای کاک محەدین لە گەرمیانەوە. کاگەمیان سلام علیکم. عەلەیکە سەلام وەڕەحمەتوڵڵا کاک محەدین جان. سلامت بیا خۆ دەستپۆشی بەرنامەکەت دێتم برا. خوا لێ ڕازی بێ خوا دەستی تۆش خۆش بێ بۆ پەیوەندێکت. بیا خۆ سلامت براکە بە نسبەتی چارەسەرکردنی گرفتی کارەبا زۆر بوو بە تایبەتی جانانی ئەم پێوەری زیرەکە بووەتە گرفت بۆ هاوڵاتیان گرفتی زۆری دروست کردووە. نیوەی شەودا ئابەزی بەیانی دا ئابەزێ ناتوانانی هیچ شتێکم دەی وەکو جاران نەماوە بڕوا بکە یعنم ئێستا خۆم وەکو هاوڵاتیەک ئەم کارەبا نیشتمانیە بەراورد دەکەم بە کارەبای ئەمپێری مۆریزە هیچ جیاوازێکی نەماوە ناتوانێت شتێ وا نەمدەیت شتێ وای فەرق نییە یعنم تۆ سێرەگەی 30 ئەمپێراندا بێت ماگانە 50,000 40,000 بۆچێتەوە ئەم پێرەکەی 30,000 بۆچێتەوە واتە دوو قاتی ئەمپێرەکەیان داواکرد ئەم کارەبا نیشتیمانەکە هەردوو قاتی ئەمپێرەکە هیچ جیاوازێکی
کاک محەدین ئێستا ئێوە بڵێن ینی پێوەری زیرەکتان هەیە بۆ کارەبا؟ پێوەری زیرەکمانەیە بەڵێ بۆ هەموو گەرمیان بەسراوە بە تایبەتی شاری کەلاری. باشە چەند ئەمپێرت هەیە؟ بەڵام بێجگە لە باڵی بەرپرسەکان ماڵی بەرپرسەکان بەیان نابەستێ ئەوان ئەفو کریانە لەلایەن وەزارەتی کارەبا ئەوە جیاواز. تۆ چەند ئەمپێرت هەیە کاک محەدین؟ من خۆی چ ئەمپێر بۆڵام ئێستا تازە هەواڵم پێ گەیشتووەتە 30 ئەمپێر. ئەم 30 ئەمپێرەش کێوانی یعنم پێداویستی ماڵ پڕ ناکاتەوە بۆنە منە ئەمە گیتەرە. تێگەم کاک محەدین پرسیارێکی کە لە جەنابەتەکەم دەنگۆی ئەوە هەیە ئەڵێن بەدەستی خۆیانە ئەگەر بیانەوێ ماڵێک ئەتوانن 100 ئەمپێری بدەنێ ماڵێک ئەتوانن 30 ئەمپێر 20 ئەمپێری بدەنێ شتی وا لە ئارایە هەیە؟ بەڵێ بەڵێ تەنانەت من دوێنێ کارەباکەم دابەزیوە پەیوەندیم کردێتە کۆنترۆلەوە کۆنترۆل ئەڵێ 30 ئەمپێر زیاتر نییە. بەڵام ئەگەر هەر ئاوایانم بەنهێنی کە پرسیارێکم دێکەوتن بێ عەزێت پرسیارێک بکەن وتی فەرمووتم کاکە ئەم 30 ئەمپێرە ماڵی وا هەیە مسلمانە ئەڵێن 50 ئەمپێرە بۆ ئەو ماڵە وتی 50 ئەمپێر وتی بەوتی کاکە ئەو ماڵی بەرپرسەکان ئەڵێ 50 ئەمپێر نییە 250 ئەمپێرە وتم یعنی چۆن وتی ماڵی بەرپرسەکانمان کردێتە 250 ئەمپێر بۆ ئەوەی کێشەمان بۆ دروست نەکرد. 250 ئەمپێر. باشە کاک محەدین چەند سەعات گەراندا بێتێک حەزیەکە چی دەمەدا 250 ئەمپێر زۆر زۆرە. وازەحە چەند سەعات کارەباتان هەیە بە پێوەرە زیرەکەکە؟ بەڵێ تێنەگەیمەگە دووبارەکەیتەوە. چەند سەعات کارەبا هەیە بەو پێوەرە زیرەکە؟ وەڵای بۆ پێوەرە زیرەکە بەیانیان لە سەعات 8 بەیانی ئەبڕێ هەتاوەکو 3 شەو 12 شەو لە 12 شەو کارەباتێت واتە لە شەو ڕۆژێکە وەزیری کارەبا نازانم پێم وایە وتی لە شەو ڕۆژێکە 12 کاتژمێر کارەبا دەینە هاوڵاتیان من تەخەدای وەزیری کارەباکەم لە شەو ڕۆژێکە چەندەها جار لەم مانگا حسابم کردێت جار وا بە لە شەو ڕۆژێکە 8 ساعت کارەبا بووە. ئەوان باسییان کاک محەدین باس لەوا کرا کە ئەم کارەبایە بۆیە کراوە بە پێوەری زیرەک بۆی 24 ساعات هەبێ. نا 24 ساعت نییە کاکەگەن حەزەکە کەناڵی سوێدە لە گەرمیان هەیە با بەیانی پێ بزانم ئەگەر ماڵان بگەڕێ ئەگەر 24 کاتژمێر کارەبای ماڵان هەبوو ئەوە بزانە ئەم پەیوەندی منە دروست نییە بۆ ئێوە کردووە. بەڵێ بەڵێ دەستەکانت خۆش بێ. ئەگەر کەسێتری شاهدی بدە ئەفونکە ئەگەر کەسێتری شاهدی بدایەستا لە گەرمیانەوە پەیوەندی بکات بە هیچ شێوەیە 24 کاتژمێری کارەبامان نیە. ئەگەر 24 کاتژمێر کارەبامان بێ منەوە پیشڕاست دەکەمەوە بەڵام وەمۆلیدەوە ڕاستە 24 ساعت کارەبا هەیە کارەبان نیشتیمانەکە ئەبڕێ مۆلیدەکە دێت دوام ساکە یەک شتریش هەیە حەزەکەم لە کەناڵەکەتان ڕاگەێنەوەڵێ هەر کەسێ پەیوەندیان پێوە بکات بۆ بەرزکردنەوەی سرکت ڕاستەوخۆ 10,000 دینار ئەڵاتە بام حسابەکەت ئەوە ئەو هاوڵاتی ئاگدار بێت تەلەفۆنیان بڵ کە بڵێ کاکە سرکتەکەم دابەوە دێ ئەجێت بەرزیکەنەوە بۆم ئەڵێ بەسەر چاو لە ناوەکەت ئەوە ناوەکەەوە ژمارەی سندوقەکە دیگەرەکە یەکسەر لەسەر کۆمپیوتەرە ئەو سەفەری ئەو کۆنترۆڵە یەکسەر 10,000 دینار ڕاتە سەر حسابی ئەو هاوڵاتیە لە ڕۆژێکە دەجا پەیوەندی بکات 10,000 چێتە سەر. دەست خۆش بێ کاک محەدین زۆر سپاس بۆ پەیوەندێکەت سپاس بۆ تێبینیەکانە دەچمە لای کاک محەممەد لە سلێمانیەوە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله كاك محمد. باشي كاك محمود. سپاسی جەنابەت دەکەم زۆر باشم الحەمدولله. سپاسەکەم بێوەردی. نشتانە کێشەی کارەبا چۆن چارەسەرە بێ خۆبرا کێشە هەر کارەبا نیە فەدان کێشەیە ئەمە بەروبوومی حکمی علمانیەتە بە هەموو خەڵق بیزانێ و خەڵقی واز لەم دوو ڕووی و منافیقیە بێنێ هەر ڕۆژە و لەسەر پەتێک و حتا علمانیت حکم کاجا هەست تیاریتر بێنە پێشەوە ڕەنگ و بۆیاخیکەن هەرەوە ژیانی خەڵگە بێ خەڵق بەڕاستی تۆبەیەکی ڕاستەقینە بکا و گەڕێتەوە بۆ لای خوا. بەڵێ لەوە زیاتر بەڕاستی شوێن خەڵکی فکرە چەوت نەکەوێ ئەمە بەروبوومی علمانیەت ئەمە بەروبوومی سەرمایەداری ئەمە بەروبوومی ئەو بەرپرسەخوانە ناسانەیە کە چەند ساڵە چی بەم خەڵکەکەنیتر بە هەر ناوێکەوە پێویست ناگام لەم حیز بۆ حیزب بەخوات بەیانی کەس بە دوایێ هەرمە بەروبوومەکەیت بێ خەڵک تۆبەیە و کارجاری هەروازە و هەموو معاشە حرامە بێنێ کە بە دوانەوەی و بە بندیوار و نازام سەر دیوار و ژێر دیوار بۆی کراوە و تۆبەیە و کا بڵێ خوا من ئەمەی وەرم گرتووە حرامە تا ئێسامە خوێنی خەڵکە منیش وەرم گرتووە بە دەم ماڵ و مناڵمیاکەم وازی لێ بێنەوە تۆبەیەکی ڕاستەقینە بکا و بەڕێتەوە لای خوا یعنی بەڕاستی لەعنەت لە علمانیەت کە ئەوەیە تر هیچی تر نییە. کاکە تۆ لە شارش بۆ سلێمانی ئەگەرەوە ڕازێ و میدیاش کردی جزیا لەسەری هین نەکرد بێ بۆن مناڵێ لە 9 مانگاش 6,000 جیابوونەوە ئەوە گەورەترین کارە ساز نییە ئەوە لەو کارەباش خەتەرترە. 6,000 جیابوونەوە 6,000 بەڵێ 6,000 جیابوونەوە 6,000 جیابوونەوە 6,000 جیابوونەوە
ئەو هەموو سەرگەردانکردنی گەنجە لەو کارەبا زۆر خەتەرترە ئەو هەموو یانە شەوانە ئەو هەموو بەڕاستی بێدینیە کە بڵاو یەکەنەوە بەڵێ دەسەکانت بێ خەڵق تۆبێکی ڕاستەقینە بکا و گەڕێتەوە بۆ لای خوا من هەرەوە بە چارەسەرەزانم سپاس بۆ جەنابەت کاک محەممەد دەستان خۆش بێ و بێەوەی بن موفق بیبرام خوا ئاگادارت بێ کاک پۆڵا لە هەولێرە وەرەگرم سڵاوی خوا لە تۆ کاک محمود لە هەموو بینەرە خۆشەویستە سڵاوی خوا لە جەنابەت کاک پۆڵا نەکەر گرفتی کارەبا کاک محمود هەموو گرفتەکانی تر خزمەت گوزاریەکان بە هەموو سێکتەرەکانەوە بە گرفتی سیاسی سەربازی ئەمنی دارایی هەمووی لە ڕووی تەندروستیەوە پەروەردەی و هەمووی تەنها بە یەک شت چارەسەر دەکرێت ئەوانەی حکومڕانی دەکەن ڕازگۆ بن دڵسۆز بن نیشتیمان پەروەر بن دوو لە ڕووی تۆ دووڕوو نەبن کە هەموو کێشەکان لەسەر ئەو بنەمایە بنیاد دەندرێت کە تا ئێستا نەمان بینیوە بەڵام ئەگەر برای خۆم ڕێگام بدا ماوەیەک لەوە پێش قەتلوعامی بناری قسیای قەرەسووختان بینیمان لە خدرزیزە دوێنێ شەو لە دیوی ئەو دیو دیسان قەتلوعامی کورد دیسان کوردکوشتن دیسان کۆمەڵ کوشتن هیچێ هی کوردی بەربەخت داما و بێکەس بێسەرکردا بێخەمخۆر لەژێر دەسەڵاتی سوپای عێراق چونکە بە دوای ریفراندۆمە شکست خواردوەکە لە شنگالەوە تا گوڵاڵە پرۆسەی ئیستیلام و تەسلیمی خاک و نیشتیمان کرا بە داگیرکەران لە بیرتە هەموو کورد دەزانێت سنووری مەخمور کە ئیستیلام و تەسلیم کرا درا بە شۆفێنیەکان کەمپی مەخمور کەمپی ئاوارەی برا کوردەکانمانە بەدووری 100 کیلۆمەتر لە دێدی باوکو باپیری خۆیان لە بەشی باکووری کوردستان ئاوارە بوون کاک پۆڵا جەنابەت کەسێکی ڕۆشنبیری و هەستەکەم ینی زۆر باش ئاگاداری لە هەندێک دۆخ و وەزعی کوردستان ئەگەر قسەم بۆ بکەی لەسەر دۆخی کارەبا من مەمنونی تۆ ئەبم واتە ئێستا جەنابەت ئەو تێبینیانەی کە لەسەر دۆخی کارەبا هەن لە لای تۆ واتە بە دیوێکی تر پرسیارەکە بکەم ئەگەر تۆ دەسەڵاتدار بوویتە لە هەرێمی کوردستان ئەو ڕێکارانە چی بوون بۆ ئەوەی بتانی کارەبا بۆ هاونیشتمانیان بۆ هاوڵاتیانی کوردی خۆت دابین بکەی لە وڵاتێکە کە بۆ نمونە ئەگەر 5 ملیۆن نفوس بێ پارێزگایەکی مەسەلەن وڵاتی ئێران کە 4 بەرابەر کوردستان خەڵکی زیاتر تیادا ئەژی بەڵام کارەبا لەوێ بەردەوام هەیە و نابڕێ بۆ نمونە من باسی تارانم کردووە هەروەها وڵاتانی دەوروبەریش ئەگەر ئەوم بڕوونکەیتەوە من مەمنونە بم بەڕێزی لە گەورەی خۆتە کاک محمود برای بەڕێزم تاکە کەس ناتوانێت کاک محمود تاکە کەس ناتوانێت دەبێت چەند ئەندازیاری دڵسۆز و ڕاوێژکار لە دەوری خۆم کۆکەمەوە لە سەرچاوەکانی ئاو دەبوایە بەنداو دروست کرابایە سوودم بۆ دەستێنانی کارەبا ئەوە یەک خاڵێکی تر سەرچاوەی غازەکان ئەو وێزگانە بە غاز هیچ دەکەن بۆیان دابین ناکرێت بە دزی و تاڵانی هەناردە دەکرێت خاڵێکی تر هەندێکیان بە سوتەمەنی کەحڕۆ حەرارین پێویستیان بە نەوتی ڕەشە دابین ناکرێت ئەگەر نا ئەو وێزگانە بەگەر بخرێن دزی تێدا نەکرێت گەندەڵی تێدا نەکرێت بە مەرجێک چەند ئەندازیار و پسپۆڕی دڵسۆز و شارەزا هەبێ بۆیان دەکەمەوە دابەتی دەکەم بەسەر شوێنی جوگرافی بۆ نمونە لە دهۆک چەند سەرچاوە گۆرانەی باسمان کرد دەیدەمە دەست ئەندازیارەکان کاتێکشان بۆ دادەنێم خەڵاتیان دەکەم گرفتی کارەبا لە دهۆک لە هەولێری شەروە قورمەڵا هەموو سەرچاوەی سوتەمەنیەکان هەیە لە لای تەمتەماڵ هەروە ئەندازیاران دڵسۆزان دوور لە دەستی گەندەڵی و کۆمپانیا حزبیەکان کاوتنۆکەکان چونکە تا دڵسۆزەکان بە دیار نەکەون حاڵی ملت لەوە باشتر نابێت کاک محمود تۆ سەیریکە چەندان وەزارەتمان هەیە ئیشی خۆیان دەکەن هەمووی کۆمپانیا کاوتنۆکەکانن بەڵێ کاک پۆڵای جان بەڵێ داماو لە دیوەخانی خێڵە سیاسەکەی شارەزاییەکشان نییە بۆیە تۆ دەبی ئەو کەسانە گوێری بێنی پسپۆڕن لە بواری خۆیان دڵسۆزن نیشتیمان پەروەرن ڕاستۆن لە خوا دەترسن لە گارەکانیان ڕاستۆن بە ماوەیەکی کەم دڵنیابە کێشەکان چارەسەر دەکرێت بۆیە من هەمیشە بچووکت
کێشە گەورەکانەوە دەست پێ دەکەم بەڕێزی خەت و عامی ملەتێکت بکرێ دڵسۆزێک نەبێ قاچی نیشتیمانی خۆی لا خۆشەویست بێ هەڵوێستی نەبێ تبعای بە کارەبایە کاک محمود دەست خۆش کاک بە کارەبایە بە ئاوا کۆسەیە بە شەقامە بە ڕێگەوبانە بۆی خاڵە سەرچیەکە کاک محمود تا دڵسۆز دێتە مەیدان تا قاچ پەروەردی نیشتیوان نەبێ ئەوە حاڵمان دەبێت. سپاس کاک پۆڵەجان دەستەکانت خۆش بێ. ئەچمە لای کاک چاوەڕێ لە سەید سادق. کاک چاوەڕێ بەڵێ کاکە سەلام عەلەیکوم. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا. چاوەڕێی چیت کاک چاوەڕێ؟ بەڵێ وەڵی چاوەڕێ ئەوەم ئینشاءڵڵا خۆی گەورە ئەم دەورەمان بۆ بگۆڕێت نەک ئەوەی کە چەند کەسێک خۆی کا بە ئۆپۆزیسیۆن و چەند کەسێک کە خۆی بکا خۆی پیشاندەر و چەند کەسێک ببێتە هۆی مەشغوڵکردنی حکومەت و ئەوەی من پێم وایە ئەوەنەی حکومەت کە خۆی بە ئۆپۆزیسیۆن و بە خۆپیشاندەرانەوە مەشغوڵ بکات ئەو مەشغوڵەتی کە ئەوان دروستی ئەکەن حکومەت واز لە حکومەت بێنن کاکە بۆ خاتری خوا با ئیشەکەی بکا و بۆ واز لەو خەڵکە بێنن سەر لە خەڵکیش مەشێون و خەڵکیش ئاوا دڵ ناخۆش مەکەن بەم تەوەرانە بۆ خاتری خوا هیچ ئیسفادەیەکی نییە باوەڕکەن لە خۆپیشاندان ئیسفادەمان کرد لە ئۆپۆزیسیۆنەکەی ئێوە ئەو ئۆپۆزیسیۆنەی ئێوە کە ئەگەر هاتوو لە بەرژەوەندیتان بێ چن ڕێەکەون لێلیانە و هیچ گوێک بە هاوڵاتیان نادەن نە پەرلەمانتانتان نەک خۆتان بەڵام ئەگەر هات لە بەرژەوەندیتان نەما ئەمجار ڕۆکن و هاوڵاتی و شەقام بۆ ئەوەی خەڵک بە ئاڕۆستکەن کوورواز بێن بۆ خاتری خوا حکومەتەکە واز بۆ خۆی ئیشی خۆی بکات چۆنێکا بێت بابیکە ئینشاءڵڵا باشە بێ و ئەوەیژی کە ئەیخوا بیخوا بەخوا هەر کەسێکی تر بچێتە ئەو جێ خراپترە بێ کێ لە زاناکانی ئێوە و مەلاکانی ئێوە وازی لە دینەکەی نەهێنا لەبەر پارە و پەرلەمان و پۆستەکەی. دەستە خۆش بێ کاک چاوەڕێ سپاس بۆ پەیوەندێکت. ئێستا وەڵامی ئەدەیتەوە ئەڵەن وەڵام مەدەرەوە بۆت نییە لە بەرنامەوە قسە بکەی وەڵامی نادەیتەوە ئەوە ناچێتە دڵتەوە. وڵی سوبحان الله وڵای حەزەکەم بەرنامەکە تەواو بکەم مەگەر کاک هەنگاو لەسەر هێڵە داوای لێبورد نەکەم یعنی کاک هەنگاو لە چۆمانەوە کۆتا پەیوەندی فەرموو. السلام علیکم. عەلەیکە السەلام و ڕەحمەتوڵڵا کاک هەنگاو. ڕاوەڕێزم بۆ جەناب و هەموو کارمەندان و بینەران و تەواوی ستافی سەیامی پیرۆز. زۆر سپاس کاک هەنگاو موفەق بی برام. سەبارەت بە کارەبایی کاک محمود خەڵک کارێکی گەلک زۆری لەسەر کۆبوویتەوە دەبی حکومەت کارە سەرەک نەکا لە ملیۆنە و 2 ملیۆن و 3 ملیۆن و خەڵک زۆری پارە لەسەر کۆبوویتەوە پارەی کارەبایی ئەگە حکومەت لێخۆشبوونێکی بکردایە خەڵک لەو قەرزداریەی ساب بکەوە پێی نادرێ چونکە 7 ساڵ موسەی خەڵکیان نەدا ویژوکار نەبوو خەڵک تووشی قەرداریە بوو دیگە لە قەرداری کارەبای قەرداری ئاویشە و هەموو ئەمانگانیش وەسڵ بۆ خەڵک دێتەوە ئەوە ملیۆنێک و ئەوە ملیۆنی نیوەک و ئەوە دە و دەبی پێوەری ئاو ببەستێن وەدیسان خەڵکیش هەمووی هەژارە بە زۆری قەرزداری بەر و بازارانە تەنیا کە ئەو موسەی کە دەشداتێ بای پاروەنانەکەیە ئەی پێڵاوەکە ئەی دینەکە ئەی خانوو ئەی ماڵ ئەی ئەشای تر ژیانەکە زۆر سەخت بووە. کاک محمود جیاوازی هەیە لە کوردستاندا ئەمە تەماشاکەن یا ئەفریقیای باشوور لە ساڵی سەرداکانەوە و شێستەکانەوە کەماندێنە غەباتی ڕادەیان غەباتی زەماوەری دژی ڕاگەستەرسی لەوێوە جیاوازیان لەبەینی ڕەشپێت و سیپێتەکەن سیپێتەکان بەسەر ڕەشپێتەکان وەزاڵ بوون و هەموو واسەچیان لێزەوت کردبوون هیچ مافی ژیانیان نەبوو. ماندێنا ئەو غەباتەی بەردەوام بوو 27 ساڵ سجن کرا تا توانی ئەم ڕاگەستەرسیە بنبڕ بکات مرۆڤەکان هەموو مرۆڤی وای نەخوای گەورە دروستکردینە و هەموو پێکەوە بژین و بەڵام چاک و خراپ لێک جیا بکرێتەوە دەبی مرۆڤ لای مسلمانەتی و ئیسلامەتیە بگرێت. ئەمە تەوەرە باشە کاک محمود بۆت لە عێراق خەڵکی عەرەب وشیارتر بوو کە هەڵبژاردن کرا لایەنی نوێ هاتە پێش مقتەدا سەدر هاتە پێش زۆرینەکە بەڵام لە هەرێمی کوردستان 1 ساڵە لایەنی نوێ
زۆر دەهاتە پێش کەواتە خەڵکەکە لە ئاستی وشاریدانە ئەبێ خەڵک کرابیتە کۆهینە کە کۆهینەش کەواتە ژێردەست یعنی کەواتە ناتوانانی دەنج ئازادیش هەڵ بڕیت ناتوانانی دەنجیشی بەخواستی خۆی ببێت یعنی کەواتە عەرەبەکان لەمە پێشکەوتووتر بوون وانە کاک محموود دەست خۆش کاک هەنگاو زۆر سپاس بۆ پەیوەندێکت سەرکەوتووی دەست خۆشحال لەگەڵ بەڕێزان دوانگەی خەڵکتان پێشکەش کرا خواتان لەگەڵ